ئەو وەفدەی کە ئەڕوات وەفدێکی باڵایە پێم وابێ ئەگەر بەس بۆ پرسی ڕێفراندۆم بڕۆن بۆ کەرکووک و ناوچە دابڕاوەکانی تیابیان تیانەوەیان ڕێفراندۆم بە شێوەیەکی گشتی وەڵامەکەیان ڕوونە کە ئەوان بە هیچ شێوەیە لەگەڵ ڕێفراندۆمانین نەبوو هەرێمی کوردستان نەبوو ناوچە دابڕاوەکان ئەگەر ئەو مۆزوعە بێ پێم وابێ جوابەکەی پێشەکی ئەزانین بەڵام بڕۆن هەندێشن ڕوون کرێتەوە کە گرنگە بە تایبەتی بۆ کەرکووک و ناوچە دابڕاوەکان و پێم باشە کە نوێنەرێکی کەرکووکشی لەگەڵا بێ لەبەرەوەی زۆربەی کات ئەو وەفدانەی کاڕۆن ڕاستە تەمسیلی هەموو کوردەکەن بەڵام زۆربەی کات خەڵکی کەرکووکی تیانە کە خۆیان باشتر لە کاروباری ناو کەرکووک ئەزانن مادەی 140 لەو مادانەیە کە پێگی بتوانن بە شێوەیە لە شێوەکان داکۆشی لەسەر بکەن کە تەطبیق بکرێ و هەروەها ئەنجومەنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکانێکی لە خاڵەکان بێکە باسیکەن بۆ تا ئێستا کەرکووک بێبەش کراوە ئەمانە پرسی پێشمەرگا پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئەوانەی لە کەرکووکن و هەروەها ناوچە دابڕاوەکان لەگەڵەوەیە پرسی گرنگ هەیە کە شایستەدارایەکانی کەرکووکە تەعینات لە کەرکووکە بەڕاستی شێوێ مستحقاتی فەلاحین مقاولەکان کۆمەڵێ پرسی گرنگ هەیە کە بەڕاستی خەڵکەکەی بێزار کردووە بێتاقەت کردووە کە بازار شێوەیە لە شێوەکان پێوە دیارە کە بازار وەستاوە ئەمانە هەمووی واکە کە بازار بکرێتەوە ئیشوکار جارێتتر بگەڕێتەوە بۆ ناو بازار و خەڵک بتوانێت سوودی لێوەرگێ تەعینات پۆستەکانی ئێمە پۆستی کورد لە بەغدا بەڕاستی ئەوەی پۆستی کوردە ئێستا دەرەکرێ خەڵکی غیرە کورد دەخرێتە جێگای ئەمان نابێ داکۆشی لەسەر بکرێت و ئەو وەفدانەی کاڕۆن خەڵکی هوەری پسپۆر لە بوارانە هەبێت باسی لێ بکات بە تێر و تەسەری نەک هەر وەفدێک بێ باس لە سیاسەتێک وەفدی سیاسی گرنگە بەڵام ئەبێ وەفدی تریش لەگەڵ بێت بۆ چەند ڕۆژێتر بمێنەوە بۆی باسی لەوانە بکەن ئەگەر بکرێت ئەمانە بگەێنە حەلێکی تەوافقی پێم وابێ ئیسفادەیە بێ بۆ خەڵکی کوردستان و ناوچە دابڕاوەکان و گرنگە بەڵام ئەگەر پرسەکە بەس پرسی ڕێفراندۆم بێ پێم وابێ ئێمە لە هەموو کۆبنەوەکان و لە هەموو دیدارەکانیان هەموو کوتلە سیاسیەکان بە عەرەب و سونە و تورکمانەوە بە هیچ شێوەیە لەگەڵمانانین بۆ ئەو کاردەم.